وشکە ساڵی سەرچاوەی ئاوی حەسەری لە قەزای سێ سادق وشک کردووە. پێشترێرە ناوچەیەکی گەشتیاری بوو، ئێستا بووەتە بیابانێکی وشک. چیتر ناشتوانێت تینوێتی ئەو ماسیانە بشکێنێت کە لە ئێستادا بۆ قومێکا و گەیشتونەتە لێواری مەرگ. ساڵانە ئەم سەرچاوە ئاوێکی زۆری تیا بوو، خەڵکی دەرەوەی شار و خەڵکی شارەکە هاتن بۆ ئێرە بۆ مەلەکردن، بۆ گۆڕینی جەوێکی خۆش، بۆ وێنەگرتنە هاتن. بەڵام بەداخەوە ئەم ساڵ بۆی وشکە ساڵیەوە تەواو ئاوەکە وشک بووە و ماسی بڕێ ماسی زۆری شتیا ماسیەکانش مردار بوونەوە بەداخەوە. لەگەڵ کەمبوونەوەی ئاوی ژێرزەوی و وشکبوونی بە شەکلاکانی و کارێزەکان، ئێستا بۆ دابینکردنی ئاوی خواردنەوەی شاری سێ سادق پشت بە 28 بیری ئاو دەبەسترێت. کورسات نیوز هەوڵیدا لێدوانی لایەنی پەیوەندیدار لەسەر مەترسیەکانی قەیرانی وشکە ساڵی وەربگرێت، بەڵام نەبوونی مۆڵەتی لێدواندان هۆکار بوو بە فەرمی هیچ زانیاریەکمان بەدەست نەکات. ژینگە دۆستانی شارەکەش داواکارن تاوەک قەیرانەکان ژیانی هەمووانی سەختتر نەکردووە، بەرپرسانە مامەڵە لەگەڵ ئاودا بکرێت. پێویستە لەسەر هاوڵاتیانیش کە مامۆستایانی ئاینی زۆربەی جار لە مزگەوتەکانە و لە مەکتەبە مامۆستایان کە ڕێنمایی ئەدەن کە پێویست ناکە بۆ شێوازە ئاو بەکار بێنێت. هەموو کەسی ئەزانێت کەەوە تا باران نەباری و ئاو کەمە ئەوە حەسار ئاوی هەرتیانەماوە، سیروانش هەر دیار نییە. ینی ئێمە کە دوو شوێنمان هەبوو لێرە دڵمان پێی خۆش لەسەر شاخۆ سیرمانەگەر ئەو دوو ئاوە بوو، ئێستا هیچ ئاوێکی دیانەماوە. وشکبوونی سەرچاوەی ئاوی سروشتی حەسار بە پێی زانیاریەکان کاریگەری نەکردووەتە سەراوی خواردنەوەی شاری سێ سادق، بەڵام وشکبوونی بەشێک لە بیری ئاوی هاوڵاتیان ئاماژە بۆ ئەوەیە هیچ سەرچاوێکی ئاو بە دەرنەبێت لە مەترسیەکانی قەیرانی وشکە ساڵی. سەلاح جەمیل، کورسات نیوز، سێ سادق.